إمام الشافعي لكوتايدا دفرمي رحمتي خوي لبي ومن عاش في الدنيا 80 حجة فلا بد أن يصير يوما إلى القبر. أجر إنسان لدنيا دا 80 ساڵیش بژی زیاتریش بژی بێگومان ڕۆژێک دێت دەڕوا بۆ ناو گۆڕ کەواتە مەجالیتیانی هیچ سەری خۆت مەئێشێنە مردن لە پێشمانە 80 ساڵە ژی 100 ژیت هەرە بێ بمریت بۆ کێڕۆی من باوکم خوا لێ خۆش بێ 115 ساڵ ژیە چی لێهات کووە ڕۆشت 1000 ساڵ بژی نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئادەم پێغەمبەر سەلامی خوای لەسەر نزیکی 1000 ساڵ ژیان چیان لێهات بۆ کێ ڕۆشتن ئەوە 100 ساڵ ژیای ئەوە زیاتر یا کەمتر لابد بێگومان بەلەوە ڕۆژێک ئەبێ هەر بڕۆی بۆ ناو گۆڕ کەس ئینکاری ناکات نە دیندار نەبێ دین کەواتە شتێک بکە لە دوای مردن لە ناو گۆڕەکەتدا شەرمەزار نەبیت حرام مەخۆ غەش مەخۆ غەش مەکە خیانەت مەکە زینا مەکە خەڵک مەکوژە چونکە ڕۆژێک دێت هەر دەمریت ئەڕۆیتە ناو گۆڕە تاریکەکەتەوە خۆت و کردەوەکانت دەڵێن دەگێڕنەوە پێغەمبەر نوح سەلامی خوای لەسەر بێ بەلای پیرێژنێکا تێ ئەپەڕی پیرێژنەکە ئەگریا دەیوت کوڕەکەم مرد بە گەنجی جوانە مەرگ بوو هاخۆمان دەڵێن جوانە مەرگ واتە کەسێ بە گەنجی بمرێ پیرێژنەکە دەگریا دەیوت کوڕەکەم مرد بە گەنجی مرد 300 ساڵی تەواو نەکرد 300 ساڵ نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەی تۆ چی دەڵێ دەربارەی قەومێک دێت تەمەنیان 60-70 ساڵە ئەی تۆ تۆڵی کوڕەکەم 300 ساڵی تەواو نەکرد بۆی ئەگری کوڕەکەم بە گەنجی مرد ئەی چی دەڵێ دەربارەی قەومێک 60-70 ساڵە ژین کەمیانەیە تێپەڕکات وتی والله ئەگەر من لەو قەومە بم والله هەموو تەمەنی خۆم لە سەجدا سەرفەکەم هەموو تەمەنی خۆم والله ئەگەر من لە تەمەنی ئەوانە بژیم بەقەت ئەوان بژیم ژیانم بۆ خوا سەرفەکەم وتی ئەی نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ باشە تەمەنیان ئەوەنە کورتە خانوو ئەکەن یعنی خانووشتیان هەیە سەری سوڕما فەرمووی بەڵێ ئەوان نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی بەڵێ قەسرەکان ئاوەدان ئەکەن و بۆ چەندەها ساڵ بەڵام خۆیان بەجێی دەهێڵن و دەمرن ئەوە کارەساتە مسلمانێ بۆ من باس کرد پیاوێکی بە تەمەن ئەڕاتە کۆمپانیایەک لەم چەند ساڵی پێشوە تەمەنی 70 ساڵە ئەوە پێڵێن پیری ئاخر شەڕ شتێکی کڕی وتی کاکە ئەم شتە چەند ساڵ زەمانی هەیە وتی 60 ساڵ 60 خۆشی تەمەنی 70 ساڵە وتی وەڵاوم ناوێ وتی بۆڵا وتی حەزم زەمانەکەی 100 ساڵ بێ سەیری ئەمە کارەساتە ئێ تۆ چیت ماوە 15 ساڵت ماوە 100 ساڵە بۆ چییە وەڵا 6 ساڵ کەمە من زەمانی 6 ساڵ 60 ساڵ تازە فەقیرێک بالغ نەبوو هێشتا ئەوە مشکلەوە کارەساتە ئێمە تەمەنێکمان بەسەر برد ڕیشمان سپی بوو سەرمان سپی بوو بە خۆماندا ناچینەوە آخر صفتي منافق أخوي قالوا فرمية ثم لا يتوبون ولا هم يذكرون منافق نتوب أكاو نبيرش أكاتوا بائما منافق نبين إيمان دار بين بيرك لخمان وقبر قيامتي خمان كينوا هر چنه بجين هر دبي ممرين روجك دبين خاوني غورك كوشكو تلارا خانوا سياره پاره هموي بجد هلين بو بوكو زاوك چوكر بو خلق بخوان بيخون بۆی ئەم ڕۆژتێ وە قەبر و قیامەتی خۆت پێشخە بەخوا کەس لە دوای مردنت فریات ناکەی بەخوا مناڵەکانی خۆت لەوانەیە بە ساڵ نێ لەسەر گۆڕەکەیشت خۆت هەوڵی خۆت بدە